چیرۆکی ئەو ژنەی کە لە پێناوی وڵاتەکەیدا سێکسی لەگەڵ چەند سەرکردەیەکدا کرد. هەموو بەها ئەخلاقیەکانی لە پێناوی نیشتیمانەکەیدا دانا. زیپی لیڤنی لە تێلئاڤیڤی ئیسرائیل لە 8 تەمووزی 1950 لەدایک بووە. ژنە سیاسەتمەدارێکی ئیسرائیلیە و چەندین پلەی وەزیری لە حکوومەتەکانی وڵاتەکەیدا هەبووە. ژنێکی سیاسی دیاری ناوچەکەیە. لە هەموو ئاستێکدا کاری بۆ وڵاتەکەی کردووە. سڵی لە هیچ کارێک نەکردوێتەوە لە پێناوی بەدیێنانی ئامانجەکانی گەلەکەی. لە سوپای ئیسرائیلیشدا کاری کردووە و پلەی ملازمی یەکەم بووە. هەرەو کات پەیوەندی دەکات بە مۆسادەوە و چەندین چالاکی ئەنجام داوە دژ بە نەیارانی وڵاتەکەی و چەندین سیاسەتمەداری فەڵەستینی بە نهێنی کوشتووە. لە ساڵی 2009 لە چاوپێکەوتنێکیدا لەگەڵ ڕۆژنامەی تایمز ئاشکرای کرد لە پێناوی وڵاتەکەی سڵی لە کوشتن و سێکس نەکردوێتەوە. لیڤنی دەڵێت بۆ دەستکەوتنی زانیاری سێکسم لەگەڵ کەسایەتیە عەرەبیەکان کردووە. زیپی لیڤنی وەزیری پێشووتری دەرەوەی ئیسرائیل ئاشکرای کرد بۆ دەستکەوتنی زانیاری گرنگ و لە بەرامبەر سازشکردنیان سێکسی لەگەڵ کەسایەتیە عەرەبیەکان کردووە. ئەو کاتەی لە ئاژانسی هەواڵگری ئیسرائیل کاری کردووە. لیڤنی ئاماژەی بەوەش کردووە ئێستاش ئامادەیە ئەو کارانە دووبارە بکاتەوە لە پێناوی وڵاتەکەی و کارەکەشی بە ڕێگە پێدراو لە ئاینی یەهود ناوبرد. لیڤنی دەڵێت لە دیارترین ئەو کارانەی کردوویەتی بریتی بووە لە کوشتنی فەڵەستینیەکان و زانایانی عەرەب و چەندین جاریش دەستگیر کراوە لە وڵاتە ئەوروپیەکان، بەڵام لۆبی جوولەکە ڕزگاریان کردووە. دانپێدانانەکانی لیڤنی لە کاتێکدایە گەورە حاخامێکی ئیسرائیلی ڕایگەیاند ڕێگە پێدراوە بۆ ژنانی ئیسرائیل لە بەرامبەر دەستکەوتنی زانیاریدا سێکس بکەن. ئاشکراشی کرد لەو ژوورەی کە لەگەڵ سەرکردە فەڵەستینیەکاندا نووسووە کامێرەی تێدا دانراوە و وێنەیان گیراوە. هەمیشە لیڤنی هەڕەشەی لە سەرکردەکانی فەڵەستین دەکرد. گەر بەخواستی ئەو نەجوڵێنەوە وێنە و ڤیدیۆ ڕوتەکانیان بڵاو دەکاتەوە. جێی خۆیەتی بپرسین لە کاتێکدا زیپی و هاوشێوەکانی بەو جۆرە سیاسەتیان بۆ وڵاتەکانیان کردووە لە کوردستانیش لە پێش ڕاپەڕین و لە زیندانەکانی بەعەزدا پاڵەوانەکانی پێشمەرگە و ڕێخستنەکانی شاریش بەرگەی ئەشکەنجە و تۆپ و فڕۆکە و کیماییان گرت و کەمژیان و کەڵژیانیان کردە وێردی سەرزاریان. بەڵام بۆچی هەمیشە کورد لە دانوستانەکاندا ئەوەی بەشەڕ بەدەستی هێناوە لەسەر مێزی گفتوگۆ دەیدۆڕێنێت؟ ئەگەر سەری گرت خۆمە نیعمەتێکە و ئینشاءڵڵا باشن بە کەیفی خۆتان دەوڵەتی خۆتان دا. ئەگەر سەری نەگرت کۆکی ئەوانەی کە لە ئێستاوە ئەڵێن ئێمە لەگەڵ ئەوانین و خەتەرە و وا دەبیتن و سنوور دەگیرێ و لە برسان دەمرین ئەوە وەختە ڕێگۆ ترەوەیە سنوورەکان بکەنەوە ئەمە بەغدا ئەمە ڕێگەی هەموو ئەوە بڵێن ئەم کابرا شێت بووە سۆری سەری خۆی بوو هەموو خەتای ئەو بوو. ئەو وەختە من حاضرم بۆ ئەم مەسەلەیە سرم لەسەری دابنێم و بۆ خەڵکی تێژی بۆ خۆی ئیدارەی خۆی بکەن. بەردەوام بوون لەسەر ئەزموونێکی شکست خواردوو باش نییە و سەرکەوتوش نابیت و نە ئێمە و نە ئێوەش ئاسوودە نابین. لە جیاتی هەڕەشە و سزادان وەرن با دۆستانە بکەوینە گفتوگویەکی جددی و کاتی پێویستیش بە دیالۆگ بدەین بۆ ئەوەی ببینە دوو دراوسەی باش یەکتری